وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئینسان بوونەوەرێکی حساوگەرە، فرێک لە ئێمەمانان کە نەمانگەرەکە لە ناوە کۆمەڵگایەکە بژین کە ئەم کۆمەڵگا ناموس بۆ ئێمە و ئەم کۆمەڵگا تیا سەروبنی مشەخەس نییە، دەسەڵات و قودرەتێکی تیا نییە، بۆ خاتری ئەوەسە کە ئێمە نەمانگەرەکە ژیانمان بکەوێتە ناو وەزعیەتێک و کە نەتوانین داهاتووی خۆمان بخوێنینەوە. ئێمە بۆیە بە خۆمان ئێژین کورد سەبەبی ئەوەسە لە ناو دڵە کولتورێکە هاتکینە سەر دەرەوە کە ئەتوانین یەکتری بخوێنینەوە. کە تۆ پرسیار ئەەکەی لە کەسێک کە تۆ کوردی و ئەو دەست بە جێجوابت ئەدا تۆ داوای شتێکی لێەکەی، شتێکی پێئێژی، بۆ لەبەر ئەوەی کە تۆ بەهۆی ئەوەی کە لە ناو دڵە ئەو کولتورە لە دایک بووی کابرا ئەتوانی بخوێنیتەوە، ئەتوانی بزانی دەرئەنجامە قسەکەی چییە و دەرەنجامە ئەو داواکاریە تۆ ئەبێ بە چی. تۆ لە کۆمەلگایەکە کە خەڵکەکەی نتوانی بخوێنی تۆ و نەزانی ئەم خەڵکە هەڵسو و کەوتی چۆن ئەبێ، دشکردەوەی چۆن ئەبێ بەرامبەر بە کردەوەکانە تۆ ناتوانی تیاژیان بکەی، هەڵسو و کەوت بکەی، هیوات هەبێ داهاتوو دروست بکەی. هەر ئەو جۆرە ناتوانی مەعامڵە بکەین. ئێمەمانان حتا نەزانین ئەوەی لەگەڵ یا مەعامڵە ئەکەین کێس، کوڕە کێس، چەندێ مڵک و دارایی هەست، ماڵی هەست، ماشینی هەست، پوڵن نووسوی لە نێو بانکە هەست، برای هەست، کەس و کاری هەست، مامی هەست، خاڵۆی هەست، ئەتوانین بیگرین مامڵەی تەکا ناکەین. ئێمە کەسێتێ بۆ داوای کەنیشکمان ئەگەر نەزانین بنەماڵەی بوێت، بە ئابڕوو بوون، بە شەخسیەت بوون، کەسایەتی هایەکی باش بوون، ئەگەر ئەمانە نەتوانین بخوێنینەوە کەنیشکە خۆمانی پێ نادەین. هەرەو جۆرە ئەکسەریەتە ئێمەمانان خەبەر گوێ ئەدەین، ڕوو ئەەکەینە کاناڵە تەلەڤیزیۆنیەکانە ڕوودا و شەبەکەی خەبەرە ئێران، ئەلعێراقیە، ئەلجەزیرە، ئەلعەرەبیە، BBC، وۆیس ئۆف ئەمریکا، لەبەرەوەی بزانین بەیانی چه خەبەرە، چۆن هەڵس و کەوتکەین، دنیا ها بەدەست کێوە لە بوارە ئابووری و لە بوارە سیاسەت و ئێمە بەرەو کوێ ئەڕۆین. بۆیە ئینسان بوونەوەرێکە کە پێویستی بە شرۆڤەکردن و تەحلیلکردن هەست. ئەمڕۆ ئێمە لە ناوە بارودۆخێکی ناسەقامگیرە خەریکین ژیان ئەبەینە بەرەوە. داهاتوویەکی ژەڵەژیاگی ناڕوونی تەماوی وا لە بەردەممانە. هەرچی زیاتری شڕوو ئەەکەینە تەلەڤیزیۆنەکان و میدیاکان زیاتر سەرمان لێ ئەشێوێت. بە قەوڵە قەیمیەکان ئەیان و سەرمان سەرماگە لەم دەم و باسە، سەرم سەرماگە لەم دەم و باسە، سمسمە خەرە و کارکاری یاسە. داستانەکە ئەمەسە. لەم سەروبەندی ڕوودا و گەلە جۆرا و جۆرە ئێشێ ئێمە بزانین چ داهاتوویەک بۆ ئێمەیە مردم و ئێمەیە کورد. لە بەرچاو گیریاگە ڕۆڵ و نەقش ئێمە چییە و قەرارە بەرەو کوێمان بوون. بۆ خاتری ئەوەی ورود بکەم بەمە و بە تایبەتی ڕۆڵە حکوومەتە هەرێمە کوردستان لە ئەم بنیادە ئێشێ هەندێک مثال بۆ ئێوە بێرمەوە تالی تێبگەین. خەبەرێوە بەرچاوم کەوت کە تاران لە ناوە لیستە 10 شارە گەورەی دنیا هات کەسە دەرەوە. وەختی تماشای ئەم لیستە 10 شارە گەورەی دنیا ئەکەی، شانگهای چینی واتیە، تۆکیۆی ژاپۆنی واتیە، دهلی واتیە هندوستان، ساو پاولۆی برزیلی واتیە، مکزیکۆ سیتی واتیە، ئەستەمبوڵی واتیە، قاهرەی واتیە. سێ لەمانە ئەکەوێتە ناوە سەرزەمینە کوردەوار. بزانن لە هندوستانە 1,400,000,000 نەفەریە، گەورەترین شاری 30 ملیۆن نەفەر جەمعیەتێسی کە دهلیە نەوبێ. لە چینە 1,700,000,000 شانگهای بە 28 ملیۆن نەفەر جەمعیەت گەورەترین شارێتی. بەڵام لە سەرزەمینە ئێمە بەتایبەتی لەو بەشەی خڕکراوی بەناوە کۆرپۆریشنی یەهودە ئێرانی
لە 8 ملیۆن جەمعیەت 11 ملیۆنی وا لەناو تارانە. بزانن ئێوە دهلیە نەوتەکە شانگهایە بە نیسبەت و ڕێژەی جەمعیەتە چین و هند تەماشا بکەن 28 ملیۆن 30 ملیۆن 1 ملیارد و 400 1 ملیارد و 800. بەڵام لە 8 ملیۆن 11 ملیۆنی وا لە تارانە، یعنی 1/8 وا لە تارانە. ئەستەمبوڵ 8 ملیۆن جەمعیەتیسی 15 ملیۆن نەفەر جەمعیەتیسی، یعنی ئەم سەرزەمینە چۆڵ کریاگە کشیان کردگن بەرەو ئەم شارانە. با من لە وەزعیەتێک کە ئێوە پێتان وایە دەوڵەتە ئێرانی دەوڵەتە شیعەیە ئیسلامیە گزارشێکتان بۆ بەم. بڕۆنە ناوە سۆشیال میدیا. دەوڵەتە ئێرانی پڕبووگە نێرەمووکێک کە لە لایڤەکانە ئینستاگرامی خۆیان ئەفرۆشن. مەحسوڵاتێکی فرە و فراوان لە مەحسوڵاتە پۆرنۆگرافیە جۆرا و جۆرە لە گروپ سێکس و تا سێکسە تەکە مەحارم و تا سێکسە چەند نەفەرە بەردریا بەسەناوە فەزای ئینتەرنێت. سایتی قمارخانە بە هەبوونە نێرەمووک و ژنباز و کچە فاحشە پڕبووگە لە فاحشەی ئینستاگرامی. سوال ئەمانە کێن؟ بزانن ئەم مردمی ئێمە هەرچەندێکیش فەقیرون، هەرچەندێکیش لە لادێکانە کۆچیان کردوێ، بلاخەرە کەس و کاریان هەست. کابرا خۆی ناخاتە بەرە دووربین. ئەمانە کێن وا حەج کەس و کارێکیان نییە؟ لە هەموو کارێکە تۆ سەرەتایەکە گەرەکە تا دیاردەیە هەمەگیرکەی. تۆ 2000 فاحشەت گەرەکە تا 2 ملیۆن فاحشە دروستکەی. 2000 نێرەمووکە گەرەکە تا 4 ملیۆن نێرەمووک دروستکەی. ئەم 2000 ئەوەڵە لەکوێتی؟ کێن ئەمانە؟ وەکو ئەوەی کە یانوت فاحشەکانە دەورەی شاکە لە شارە نەواون، کەس خەڵکە بێکەس و کار بوون، دەرچووە لە لادیەکان بوون، دەئیستە کابرا بە سوورەتە ئینستاگرامی خۆی بە لایڤ دەرەخە. ئەم دیاردە بوون و سلێمانی بیوەنەوە هەولێر. ئەوانە کێن لە هەولێر و سلێمانیا لچ سوور ئەکەن و قنزل ئەکەن و لەم شارانە خۆ ئەنێن بەم هەرێمە کوردستانە باسە فاحشەگی ئەکەن و قنزل ئەکەن و ئەمانە کێن؟ کەس و کاریان هەست؟ ئابڕوویان هەست؟ دایک و باوکیان دیارە؟ تەبیعەتەن نە. لەم جەمعیەتەی 8 ملیۆنەی کۆرپۆریشنە یەهودە ئێرانی 21 ملیۆنی بە قەوڵ خۆیان فەقیر بێ هەمە چیز و هیچ و پوچە، یعنی هیچ بنەمای ئەخلاقیەکی نییە. نەک بێ هەمە چیزە یعنی هیچ مەعیشەتێکی ژیانی نییە، بەڵکو هیچ بوونە ئینسانیەکی نییە. دەوڵەتە ئێرانی جەدیدەن یەک سری سریاڵ دروستەکە. ئەم سریاڵانە پڕوگن لە مناڵ حرامزا، لە پرۆسەسە فرۆشتنە مناڵ. ئەم بازارە چه بازارێکە ئەم مناڵانە هەسێنی؟ جەدیدەن فیلمێکیان دروست کردگە بە ناوە مەجبوریم. لەوێ ژنێک کەڵەگایە وای لە بینیانە گشتیان ئاووسەکە، ئەمانە لوگیان ئەوەن مناڵەکانیان ئەوێت ئەیفرۆشن. کەڵ هەر وەکو چۆن کەڵەگری لە مانگا کاورا کەڵەگری لەم ژنانە. ئەمە کوێی دنیاز؟ بزانن ئەم اتفاقە وا خەریکە لەم تارانی 11 ملیۆنیە ئەکەفێ وا ئەحزابە منتەسەبە بە کوردە بەرساختی دەوڵەتی ئێران ئێژن حکوومەتە مەرکەز یعنی تاران لەم تارانی 11 ملیۆنیە 9 ملیۆنی واسە، 9 ملیۆنی بێ هەمە چیزی هیچ و پوچە. وا تەنیا شتێک کە هەسی بەرهەمی بێنێت مناڵدانێسی ڕەحمێسی وا مناڵ دروستکاوە مناڵەکە بفرۆشی. چۆن ئەم مردمە بەگراگەیی
چۆن ئەم مردمە بێ کەس و کار کریا، بێ ئابڕوو کریا، چۆن ئەم گشتە حرامزادەیەی لێکەوتۆ. وا معلوم نیە دایک و باوکی کێزەیکەنە نێرەمووک، ناگەهانێمە لە پڕێکا تەماشاکەین دیاردەی نێرەمووک خەریکە ئەمان خوا. ئەمە لەکوێوە هات؟ ئەمانە کێن لە هەرێمە کوردستانە لە ئەڤین ئاسۆ دەست پێ ئەکەن ئەگەن بە شەبنەمە بارانی؟ کێن ئەم جەماعەتە قنخڕکەرە قەرارە بەرەو کوێمان بوون؟ قەرارە بەرەو بێشەخسیەتی بمانوەن، قەرارە بەرەو بێکەسوکاری و بێ ئابڕووی بمانوەن، قەرارە بەرەو بێناوی بمانوەن. ئەمە کێ ئەیکا؟ خۆیان هەروە ئەیکەن جیهان پێشکەوتووە یا دەسەڵات وە لە پشتیە. کامە دەسەڵات وە لە پشتیە؟ هەدەفە ئەم دەسەڵاتە چییە؟ ئایا ئێمە لە سلێمانی و هەولێرا فقەت کارەبا و مەعاشمان نییە؟ یا ئێمە خەریکە یەک ئتفاقێکمان بۆ ئەکەوێ خۆمان نازانین چه ئتفاقێکە، بۆیە نازانین بۆچی ئێشێ ئاخێزکەین، قیامکەین و ڕاپەڕین. بزانە تۆ وەختێ لە دەوروبەر تا خەریکە ئتفاقاتێک ئەکەفێ ئێشێ بزانی ئەمە چارە نووسە تۆیشە، بۆ تۆیش ئەمیانە دروست کردگە. هەر بۆ خاتری ئەوە من گەرەکمە چاوێ بخشێنم بەوەی کە دەوڵەتە ئێرانی کێس، ئەوەی کە ئمڕۆ حەلێمە کوردستانی هێشتگەسە و پارتی و یەکێتی و ئەحزابی تری هێشتگەسە و ئەربابە ئەمانە کێس و ئەمانە لە هێشتنەوەی خۆیانە چه سیاسەتی جێبەجێ ئەکەن، چۆن ئێشێ ئەمانە نابود بکرێ، بۆ ئێشێ نابود بکرێ. ئەوانەی بەغا کێن ئەوانەی بەغا چه بازیە لە گراکریاگە کە ئێمە ئیمڕۆ بە گراگەیین. ئێمە ئیمڕۆ ئەقڵمان ناتوانێت بڕیارە دروست بە. ئێمە ئیمڕۆ ئەو هێز و تەوژمەمان لێ سندریا گەسۆ هەڵسینە پێ بیگۆڕین. کێ وای کردگە؟ بەرەبەرە خەریکە هەرچی شتە لە هەرچی شتێک کە قەبیح و خراپە لە بەرچاومان عادیەوێت و بۆ خاتری ئەوەی چاوێ بەمە بەخشێنین. ئێمە لە ڕووبەری میدیایی و بارها ئەشنەفین دەوڵەتە ئێران دەوڵەتە ئیسلامیە و ئەم دەوڵەتە ئیسلامیە دژە یەهودیەت و ئیسرائیلە، ببەخشن دژە سەهیۆنیزمە و ئەم دەوڵەتە دژە ئامریکاس و دەوڵەتە ئێرانی خوا هەڵی ناگری لە بەرامبەر ئامریکا و ئیسیاگە. بابزانین واسە، بابزانین دەوڵەتە ئێران ئامریکاییە یا دەوڵەتە ئێران دژە ئامریکاس. بابزانین سەدام حوسێن لە ساڵ 2003 بۆچی لابریا، کێ لای برد، لەسەر چی لای برد؟ لەبەرەوەی دموکراسی لە عێراقا نەبوو. ئەی بۆ مەلەک فەهەدیان لا نەورد. لەبەرچی سەدام حوسێن لابریا؟ ئاخرین هەیکەلە ناسیۆنالیزمە عەرەبی بۆ لایەن برد. لەبەر ئەوەی بزانین هێزە سپاهە پاسداران هێزێکی عەقیدەتی نییە، مەبدەئی نییە، هێزێکی فاسدی دروستکریاگە یەهود و مەسیحی جەهانیە، بوو بە فەساد کێشان و فاحشێکی کێشانە سەرزەمینی کوردەوار. یەک نەفەرتەیانە عنسورە شیعەی معتەقد نییە و لە ناو ئەم سپاهە پاسدارانە هەر کەسێ بەچکە شیعە و قسەی خومێنی باوەڕ کرد لە زد ئیسرائیلی بوون و ئینقلاب و مستەزعەفینا کوشتیان. ئەو مهرانەی وا ئیمڕۆ ئێوە ئەیوێنن مشتێ توو لە بێدایک و باوکن وا لە ناو سپای پاسدارانە دروستیان کردەوە ئیستە خەریکن بەشێک لەم سپای پاسدارانە دووبارە پاکتاوەی ئەکەن لە ژێرە بەهانەیە حملەی ئیسرائیلە کە ئێمە لە لابردنە تائیبادیمان. ئەم ئیسرائیلە بە خیرەتە 40 وردەیە ساڵە دەوڵەتە ئێرانی هەست خیرەت نەیگرتگە. ڕۆژ نییە ساڕۆخە حیزبوڵڵا نەدالەی زاهرەن، بەڵام بۆ لەم ئاخران و ئەوەنە زرنگوگە کە پەحبادە هەنێرێت و چوزانم چت ئەتەقێنێت و خەڵک ئەکوژێت و ئەیخەنەمە لە ئیسرائیل و بە بیانووی ئەمریکا ئەیخەنەمە لە ئیسرائیل. عەلیە خامنەئی خەریکە لە نێوە هێزە سپاهی فاسدا
تەسویە حساوەکە. ئێمەشی بزانین یەکێتیە نیشتمانی کێسە. پارتە دموکراتە کوردستانە عێراق کێس، حەزب دموکراتە کوردستانە ئێران کێس، کۆمەڵەی شۆڕشێرە کوردستانە عێراق ئێران کێس، پەکەکە کێس. ئێمەشی بزانین ئەمانە لەم منازعاتە چۆن ماگن و بۆ ماگن و قەرارە چه کارێک بکەن. بۆ خاترەوەی لەمە تێبگەین سایتە BBC لە بەشە فارسیە هاتکە فایلێکی دۆکومنتری دروستکردە لەسەرە ئەحمەدە متەوەسلیان. ئەحمەی متەوەسلیان کێ بوو؟ ئەحمەی متەوەسلیان فەرماندەی تیپە خاتەم الئەنبیا یا ڕەسوڵە ئەکرەمە تاران بوو گەورەترین تیپە سپاهە پاسداران لە ئەوائلە شەڕە ئێران و عێراق. ساڵە 1361 سێی خردادە 1361 نیروەکانە دەوڵەتە ئێرانی شارە محەممەرە یا خوڕەم شەهریان لە سەدام حوسێن سندۆ. شانزەی ئەگەر اشتباه نەکەم هەڵە نەبم 16 خردادە 1361 10 بەجێ دەوڵەتە ئیسرائیل بە بیانوویە دەرکردن سازمان فەتح لە لوبنان پەلامارە لوبنان ئەدا. شورای ئەمنیەتە نیروگەلە مسلحە ئێران تەشکیلە جەلسە ئەدات و عەلیە خامنەئی ئیعلام ئەکات لە ڕۆژە 19 خردادا کە هێزە ڕەزمی و لەشکرە زەرەهی بۆ شەڕ ئیسرائیل ئەهنێرن. عەلیە خامنەئی لە شروتە مساڵحەیەتە کە عێراقا شەرتێکی تر ئەهنێرێ بۆ دەبیرە کول لە سازمانە ملل متحد خاویر رزد کۆیار و ئێژێت یەکێکی تر لەو شەرتانەی کە ئێمە حاضر بە ڕاگرتنە شەڕەتەکە عێراق و سوڵحین ئەوەسە کە دەوڵەتی عێراق ئیجازە بدات لە خاکە عێراق ئێمە لەشکر بکێشین بەرامبەر بە ئیسرائیل. دەوڵەتی عێراق دەست بەجێ قبوڵ ئەکا بەڵام شەرت دائەنێت کە ئێشێ بەر لە ئەوەی کە ئەم کارە بکە لەگەڵ ئێمە سوڵحی کردوێت، چون دەوڵەتی عێراق گەلێکی سوڵح بکە دوای ئەوەی کە خوڕەم شەهر ئەگیرێ یا محەممەرە ئەگیرێ. بەڵام دەوڵەتی ئێران ناچێتە ژێرە بار و هێز ئەهەنێرن لە ژێرە فەرماندەهیە سەیادە شیرازی، محسەنە ڕەزایی و ئەحمەدە متەوەسلیان بۆ سووریە. فەرماندەیە سەپاهە پاسداران لە سووریە ئەحمەدە متەوەسلیانە. لەم دۆکومنتریە بەڕەسیەکە BBC چەند ساڵە پێش فایلێکی پەخش کرد و لە ئیختلافاتە دەروونە سپای پاسداران لە 4 ئازەر 1363 لەوێ باس ئەکەن کە فەرماندەهیە سپای پاسداران وەکو محسەنە ڕەزایی و شەمخانی ئینسانگەلە نالایقێکن، لەگرا ئێژن باڵە سەر بە ئایەتوڵڵاه منتەزری لەگەڵ باڵە سەر بە خومێنی ئەکەونە ئیختلاف و شەڕ. لە 63 بەبعد تەسویە حەسابگە لە هێزە سپای پاسدارانە سەر بە منتەزری دەست پێەکە، گشتیانە کوژن و دەریانەکەن. ئەحمەدە متەوەسلیان لەو شیعە تونڕەوانەسە وا باوەڕی کردەوە قسەی خومێنی کە خومێنی ڕەهبەرە شیعەز و ئەمانەتەکە یەهودیا شەڕیانە. ئەحمەدە متەوەسلیان 31 خردادە 1361 خومێنی بە سەیادە شیرازی و محسەنە ڕەزایی ئێژێت من ناچمە ژێرە بارە خوێنەمانەی وا ئێوە بردنتانە سووریە، ئێمە شەڕە ئیسرائیل ناکەین گەمەمان خواردە. هێزەکان ئەگەڕێنەوە ئەحمەدە متەوەسلیان ناگەڕێتەوە. ئەحمەدە متەوەسلیان و 3 نەفەری تر لە لوبنانە ئەیان ڕفێنن و زاهرەن هەر ئەو شەوە ئەیان کوژن. وەلێ تا ئیسە دەوڵەتە ئێرانی ئێژێت کە ئەمانە زێنەگەن و نایڵێ کەس سەبارەت بەمانە قسە بکە. ئەم قسانە بۆ ئەەکەم بۆ خاتری ئەوەی ئێوە بفامن وەختی تەبلیغات و پرۆپاگاندای جەهانی کاری ئەمەسە بێژێ دەوڵەتی یەهودی ئێرانی ضد ئەمریکایی و ضد ئیسرائیلەت و بفامی چه اتفاقێکە و ئیسرائیل ئیمڕۆ تەکە عەرەبستانە سعودی
خادم حرمين الشرفين تك بحرين وقطر وإمارات تك وڵاتە عەرەبیەکانە ئیمڕۆ ڕەفێقە و دۆسە. کێ وای پێیان کرد؟ کێ وای کرد کە ڕای گشتیە ئومەتە عەرەبیە موسڵمان لە بەرامبەر هێزە غاسبە ئیسرائیلە لە ترس دەوڵەتە مەجووسە شیعەیە ئێرانی بڕواتە باوەشە ئیسرائیل بە بیانوویە دەوڵەتە ئێرانی؟ چۆن بوو دوای لە بینچوونە جەمال عەبدولناسر و ئەنوەر سادات، دوای لە بینچوونە جەمال عەبدولناسر و مساڵحەی ئەنوەر سادات لە کنیسای ئیسرائیلە و تەردکردنە سازمانە فەتح و مساڵحەی ئوردن، سووریە و مصر تەکە ئیسرائیلە. انحسار دژمنایەتیە تەکە ئیسرائیل کەوتە دەسە دەوڵەتە تازە دروست بوو گە شیعەیە ئێرانی. سەدام حسین ئاخرین هەیکەلە عروبە و ناسیۆنالیزمە عەرەبی بەدەستە کێ لە بین چوو؟ بۆ لە بین چوو و کێ دوژمنە واقعی ئیسرائیل بوو؟ نەقش و ڕۆڵە ئەحزابە دروستکریاگە بەناوە کورد لە خزمەتکردنە بە یەهودە جەهانی لە نابودیە مەردەمە کورد و کوردان چی بوو بەڕەسیەکەین؟ ئەم فایلە ئەحمەدت متەوەسلیانە خەریکە ئەمە ئێژیت لە ناوە سپاهە پاسداران پەروەندە گەلێک مەوجودن کە سپاه دەستیان بۆ ناوە، هەروە کە ئەخیرەن تائب حەسەینە تائبی ڕئیسە حفاظەتە ئیتلاعاتە سپایان لابرد، وتیان ناکارەمە بوو، وتیان بوو بەهۆی ئەوەی کە ئیسرائیل و موساد نفوزی کردگەسە ناو سپای پاسداران ئەتوانێت لە ئێمە تێرۆر بکات و تەمامە تەرحە تەرۆرەکان و ڕەفاندنەکانە سپای پاسداران بەرمەڵا بووکە. ئێستا ئێژن کە سپاه پەروەندەگە لە جۆرا و جۆری واتیە و ئێشێ ئەبعادەم پەروەندەکانە دەربکەوێم فاسدانە کێندە ناو سپاه. ئەمە نەبۆ خەڵکی دروستکریاگە خەڵک هیچ کارەز، ئەمە بۆ خاتری ئەوەی کە خەڵک وەختی تەماشای بازیەکەکە پێی وابێ چ بازیە قەشەنگێکە. ئەمە انقلابە خەریکە ئەچێتە بەرەو فشارە بابە ئەمریکا و ئیسرائیلە و خەڵکیش برسیانە و بفاحشەگی کێشیاگەن وەکو ساڵ 57 انقلاب ئەکرێت. ئەمە گەرەکیانە وا بکەنە و هەرچیەک کە مخالەفە لەسەر ڕێگەی خۆیان لایبوون. بۆ خاتری ئەمەی لەمە تێبگەین و ئەم قسە ئیسباتکەین چۆن ئیسە خەڵک حەپەلوش و تێوا و دەم وا ئەکا و قسەی زلەکا بوت کەمانە زەدە ئەمریکان. من لە قسەکانە ئەبولحەسەنە بەنی سەدر ئەوەڵین ڕئیس جومهورە ئێران دوای پارەدایم شیفتە 57 کە نێو دوای ناویانی انقلاب یعنی گۆڕانی سیستم ڕواڵەتی سیستم لەلایەنە ئەمریکا وە توولەکانی. ئەبولحەسەنە بەنی سەدر مساحبەی کردگەتەکە حسەینە دێهباشیە چون منیستە ئەبعادێک کە لە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە لە شەڕە ئێران و عێراق بەحسم کرد لە زوانە ئەبولحەسەنە بەنی سەدر ڕئیس جومهورە ئەووەڵە ئێران کە فەرمەندەیە کل لە قوایە ئێران و دەوڵەتە ظاهرەن ئینقلابی بوو ABC حسەینە دێهباشیش با بزانن تو لە سپاهیە بەیتە ڕەحبەریە جمهوری ئیسلامی ئێرانە. حسەینە دێهباشی مساحبەیەکی کردگەتە کە ئەبولحەسەنە بەنی سەدرە. جا من کۆرنۆمەتری تێمە سەرە شەڕە ئێران و عێراق وەگەمە مەقتەعە هەڵەبجە تا ئێوە بزانن مەسعودە نابارزانیەکانە خۆ بە بارزانی کەرە یەهودی و یەهودیەکانە تاڵەبانی کێن و چه مەموریەتێکیان هەست لەوێ. اساسی بدون اطلاع رئیس جمهوری آقای صادق طباطبایی رو فرستاده بود برای
گفته نبود. ما بودیم و انسان این دسپوت تا 2 ساعت دیگه سقوط می‌کنه. به اصطلاح شو من أما ترجمة كم أبو الحسن بني سدر فارسي قساكا ومن ترجمة كم لبروي كساني وانا حولي وسليمانيا فارسي نازانون تبقى شي جيت من كومالي دي بيتم كرقل آخيزة كردوار سربخو صابتي أكم كبنجاو حفت انقلابنية صابتي أكم خميني رهبري بلا منازعي انقلابني هرواك تولى كودتاي خزندي سبا أوينيت نيرو قل سباهية منتزري لخميني زورترن نيرو كان منتزري معتقدشي عن نيرو كان خميني تولى يهودين وكو خوي وكو كي وكو سردار سفوي رحيم سفوي وكو شمخاني وكو محسن رزاي ووكو أوانيك لو كودتا بحسية كان وسباهيانيك دريانا كان خميني رهبر بلا منازعني ومن بحثي كمكا أما كار أمريكا كان بوغورين فاز دوما دولة إيران واستأم فاز سوما دولة إيران لنابود كردن سرزمين كردوار وتمدن حزارة كردية وولات كردانة من لوي صابتي أكم سپاه پازداران بزانن بامن أم تعريفة بكمو إيوه حاليتان بوي إيرانية عراقية تركية وسورية هرواك الآخيز نامهات كتشمك أبستراكتن أمانة للتعين دركوتن خويانا لمؤسسات وقانون وبروكراسي درجن يعني استتو كإراقيت بهوي قانون إراقيت إراقيبون حتشيكنية إلا قانون دستور وياسانويت إيراني بونيش حتشيك نية بيج قل الدستوري وياسابون مثلا بابا يمرو لتاران للتوريز لأسفهان لانيشتقى بمن كرماشاني هلا قرأتو إيشيهم إما قشتمان إيرانين أم إيرانية لشوارشي قانونا معنا بياكا لولاتيكا كمن هوية بقانون أقرم قانون موجود نوي وقانون رعاية نكري يعني أم هوية إيرانية نية خميني للتشكيل السپاه پازدارانا لأول انقلاب بدانا دولة موقت حيج نقشك إجرائينية دولة موقتة خميني لكتان حمر رزاي بهلوية إجي دصلات حمر رزاي بهلوي نا ياسائية نا قانونية چون تبقى قانون دستور مشروطة نارواتبرو ولي خد خميني لأوله دولة مؤقت تشكيل دا يعني إيستو لظاهرو كأرتش تسليم بوغا ودخالت لأمر السياسي ناكا تروي كرد قانونيك مردم فشاريان هاورغا وتوتي دولة مؤقتك تا تسويب قانون أساسي داني كأما كار قانونيكا وبر أساس قانون كاركا وبر دوام لسرح من قانون كون تا قانون تازتي خميني كالنقش إجرائي لقانونانية تيت أم دولة مؤقتة كببيشنهاد خويان وهيئة انقلاب وشورى انقلاب دانرياغا هر أم دولة مؤقتة كتنها نهاد إجرائي والظاهرا قانونية تاقين بالرفراندوم قانون أساسي هر أما خميني دورية داتو كمن لوين ناما كم خوين دو عباس دوزاني باس أكاد إيجي منو رفيق دوسو رزاي چوين قم ألاي خميني خميني درسي سوري حمدي أود أواخر فروردين وخميني وتي چي تانكر بو كاركا يعني خمينية كالرهبر انقلاب نوغا بازوي نظامين يتا قبزي قدرت كات تو وقت شرائط خلق قدرت دروس أوي يعني لدواي بسدوي بهمن نبر لبسدوي بهمن شرائط خلق قدرت ولبون دا صلاة دروس أوي هر كسي كغير كيسي دا صلاة بقري اجي هيز النظامي بيوت دي ارتش إيران ساقو سليم دسي نخوارغا إعلام بترفي كرغا لأدزا أم ارتش إشي لجي لفرمان دولة مؤقتة بيت نا خميني مجبورة بو خاطري أويك بتوانيت رقباي جديدي كفكرة كان انقلاب وكو مجاهدين خلق وكو شركة فدائية كان بتواني أمانيك أتوان سازمان دهي بكرين وتجربي شرشاريان هس وهيزة ميليشيا إشراريان هس كويان كاتو بحاني شر كردستان دروزكا آلوي الدنيان أدا قاسم لدروز أكاد جبهة كان وكومالا كان دروز أكن لجيرو مثلا كومالا يكيتين اجتماعي دروزيكا هيزة أول يكانشي هيزة يكيتين اجتماعيين وهروها بقرا حزب ديمقراط ببيانوي قاعلي كردستان
خومینی ئێژێ بڕۆن وا بکەنە دووزانی ئێژێ وتم وە خومینی وتم ئاغای یەزدی وەزیرە خارجە دەوڵەتە موەقەت ئێژێت کە سپاه ئێشێت دەوڵەتە موەقەت دروستی کا تا وەچەی قانونی بێت خومینی ئێژێ غەڵەتی کرد بچن دروستیکەن ئێژێ ئێمە ئەم قسەی خومینیمانە بە فەرمان وەرگرت منیش جوابم دانە وتم خەیلێ بێجا کرد سپاه پازدارانە دەوڵەتی یەهودە ئێرانی ئیمڕۆ یەک بەڵگەی بەدەستەوە نییە کە مەوجودیەتە قانونی هەست بڕوا فەرمانە مەکتوبە خومینی بێرێت بۆ خومینی فەرمانە مەکتوب نادا ئەمە سوالە مهمە کەس چون خومینی مستەمسەکی ئەدا کە کارە غەیرە قانونی کردگە بۆیە خومینی فەرمانە مەکتوب نادا وەمە خیلی مهمە کە خومینی ئەزانێ ناوێ فەرمانە مەکتوب بە چون ئەگەر فەرمانە مەکتوب باوە ئیمزای بکە لە ژێرۆ لێو دوا متتەهم ئەوێ بەوەی کە ئەم ئاغا غەیرە قانونی و قانونی دەورداگەسۆ هەمان اتفاقێکە ئەو متتەهم یەکرد لە حەمەرزای پەهلەویە سپاه پازداران بڕوات حکمە مەکتوبە خومینی بێرێ نێسی 2 فەروەردینە 1358 سپاه حرامزادەیە ناقانونیە پازداران دروستەکرێت تا بێت و بازووی خومینی بە بودجەی 180 ملیۆنیە کە بە زۆر لە دەوڵەتە موەقەتی ئەسێنن 180 ملیۆن تومەنە ئەوسا کە دولار 7 مەلوگە لە بودجەی عمومی خومینی بۆ خۆی لەشکەر دروستەکە تا بتوانێ قەبزەیە ئەو شتێک کە پێی ئێژن دەسەڵات بیکە لەذا خومینی وردە ئەدەبیاتی ئەگۆڕێت من ئەمانمە لە دیبێتەکانە دەرخستگە ئیستا ئەبولحەسەنە بەنی سەدر قسەی مهمێکەکە ئەبولحەسەنە بەنی سەدر باسە ئەوە ئەکا دوای ئەمەی کە ئەمانە پێیان وابوو کە سەدام شکست ئەخوا و مانگێکی پێچوو سەدام نەیتوانی تا تاران بێەوە ئێمە بەرمان پێگرت خومینی دەستی کرد بە کارکردن ئایستا بەحسەکات ئەبولحەسەنە بەنی سەدر شور دفاع از وطن که در اینها بیدار شد و احساس غرور انسانی که کردن که میتونن نقش رستم بازی کنن درسته نه درسته ملاحظی که باید حقیقت گفت تاریخ هم هست و شهادت میدن این دوره ایست که اولا خب روز اول که همه فکر میکردن سقوط قطعیه دیگه که ما وسیله دفاع که نداشتیم ئەژێ ڕۆژی ئەوڵا گشت کەسێ پێیان وا بۆ ئێمە شکست دەخۆین بەنی سەدرێژێ گشت کەسێمە شاید حتا حاکمیەت بێ ئێمە شکست دەخۆین بەڵام ئەم اتفاقە نەکەوت و ئێمە شکستمان نەخوارد همچی که تا دیدن نه مقاومت شد و خطر سقوط رفت شد 20 روزی که گذشت یک ماه ئەمە بەستی حاکمیەتە خومینیە ڕەفسنجانیە خامنەئیە هەیئەتە حاکمەی ئەو مەلایەنەسە کەوانەوێ نادیان شکست ناخوات و ئێمە لە بەرامبەریان هەوێسیین بە ئەرتەش لە بەرامبەر سپای عێراق هاوێسیین خۆ بیستێژی خومینی دوای ئەمە گەمەکانی دەست پێکات که گذشت دیدن خطر سقوط رفت شد بازی شروع شد حالا نمونه های تاریخیه که برای شما رو روشن کنه وضعیت چجوری بود آقای خمینی در قانون اساسی اختیار اجرایی نداشت خب ئاغای بەنی سەدر ئێژێ گەمەکان دەستی پێکرد ئاغای خومینی لە دەستوری ئەساسی ئێرانە قانونە ئەساسی ئێران مەسئولیەتی ئیجرایی نییە ناتوانێت ئیجراییات کات کامە قانون ئەساسی قانونە ئەساسیە کە ساڵە 58 لە ڕێفراندۆما تەسویب بووگەوە قانون ئەساسی جمهوری ئیسلامیە خومینی لەم قانون ئەساسیە مەسئولیەت ئیجرایی نییە ڕئیس جمهورە کە فەرماندەی کل قواس خومینی حەج نەقشێکی نییە ظاهرا قرارە لەم ئینقلابە ڕەهبەرە فەرزانە و کاریزماتیک بێت نەقشە ئینقلابی بێت و ناتوانێت دەخاڵەت بکات لە ئەموراتە وڵاتە ناتوانێت قانون حەج نەقشێکی بۆ دانەنیاگە هەر ئەو قانونەی وا مردمیان برد و وتیان ڕفراندۆممان کردەوە هەر لێو دو هەر گۆڕیان وردە گۆڕیان تا خۆیانیان سەپان بە ملە جامعی ئێمە لە ژێرە ناو شەڕەتەکە عێراق و شەڕەتەکە جبهەی کوردستان و ئەم جبهەی کوردستانیشە هیچ شەڕێکی جەربڕی نەکرد و بەرەو هیچ کوێ نەچوو هەر چووە دواوە هەر خەڵکی داوە کوشت بنابراین قانونا حق دخالت در امور کشور رو نداشت کەواتە قانونەن
خمینی حقی دخالتی لأموراتی وڵاتە نەبوو. این قانون اساسی بدون اطلاع رئیس جمهوری آقای صادق طباطبایی رو فرستاده بود برای گفتگو با کی؟ با امریکایی. خب خمینی بە دەوردانی من کە ڕئیس جمهور بم بە دەوردانی قانون ئەساسی و قانون شکنیە کە ئەیکات صادق تەباتەبایی ئەهەنێرێت بۆ ڕەقیبانی جیمی کارتر کە ڕێیگان بێت و بۆش بێت لە انتخاباتە ئەمریکا تەکیانە مزاکرە بکەن و قسە بکەن. بەنی سەدر وایژێ بەنی سەدر نەیگەرەکە بێژێ کە ئەمە پارادایم شیفت بوو، ئەمە ئینقلاب نەبوو، ئێمە ئینقلابمان نەکرد، بەڵکو ئەربابە ئەمریکایی هات ئەم تاغیرێ دروست کرد و ئێمەش باوەڕکەین کە ئێمە ئینقلاب بووکە. ئەمە نایژێ وەرێژێ صادقی هەنارد لە سەروبەر گرەوگانگیریە صادقە تەباتەبایی بڕواتەکە ڕێیگان و بوشا قسە بکە. دستگاه ریگان برادرزاده خویش آقای رضا پسندیده را فرستاده بود برای با همین آقای کروبی و اینها برای گفتگو با اون دسته رقبای آقای کارتر یعنی ریگان و بوش باز بدون اطلاع رئیس جمهوری. شما که مطلع شدید وقتی فرانسش کردیم؟ نه حالا به شما میگم اون صادق طباطبایی در 8 اکتبر پیش من آمد. خۆ بیسەر خەریکە شەرحە ئەو دیدارەیش صادقە تەباتەباییەکە لەگەڵ ئەمریکایەکانە بۆیە من تەرجمەی ناکەمەوە ئەو فرازگەلەیە کە مهم بێ بەکارە من بێت بۆتان تەرجمەکەمەوە. چقدر؟ اما چند روز بعد از جنگ حالا تبدیل تاریخی میشه چون اینا رو با به تاریخ‌های فرنگی برگردونیم برای اینکه در این خارج روزمره موضوع چیز بوده. آمد پیش من و گفت به این که حالا به هر حال اون تاریخش دقیق تو ذهن من نیست. آمد و گفت که از طرف آقای خمینی به چنین مأموریتی رفته است. ێژێ 8 ئۆکتۆبر صادق تەباتەبایی هاتووە بە من وتی کە لە تەرەفە ئایەتوڵڵا خومینی و بە وەها مەئموریەتی چووگە و چووگە ئەمریکایەکانی دیکە. ئەمە کەیە ئەمە سەروبەندە زدە ئەمریکایی بوونە ئینقلاب ئێران و خومینیە زدە ئەمریکاییە و ئەم خەڵکە گشتی فکرەکە زدە ئەمریکایە لە حزب تودەوە تا خەڵکە ناو خیابان تا ئەوەیە کە ئیسەر لە هەولێر و سلێمانی پاڵتان داگەسەوە تا ئەو تەلەڤیزیۆنە ڕوودا و NRT و KBC4 کە لە ئیختلافە ئەمریکا ئێژێت با تۆ لە خۆت ناپرسی یەکێتی ئەگەر هاوپەیمانە ئەمریکاس چۆن بەچە ئێرانە چۆن ئەمریکا یەکێتیە بەچە ئێران ئەکاتە هاوپەیمانە خۆی چۆن پارتیە بەچە ئێران ئەکاتە هاوپەیمانە خۆی چۆن حازر ئەوێ میلیشیای شیعەیە بەدر و ئەلمەهدی و سپاه چوزانم کەتائب بوون و حاکمانە دەوڵەتە عێراقی ئەمریکایی و سەربازم مارێنز گرتگە بۆچی ئیشە تەحویلە میلیشیاکانە ئێرانی بدات چییە خەڵکە عێراقی لەوەی دەرهاورگە فڕێداگنە فیسەقەرە لە ژێرە دیکتاتۆرە سەدام حوسێن دەری هاورگنداگنێ دەسە حێزە پرۆکسیە دەوڵەتە ئێرانی وا دوژمنە عێراقە بۆ ئیشێم کارە بکە مەگەر ئەو عێراقی نەگرتگە بۆچی دانەیەک عێراقی نایەرێت کە نە بەعسی وێت نە شیعەی سەر بە ئێران وێ بۆ 4 ماده‌ای که آقای خمینی به مجلس به اصطلاح شرط اعلان کرد اون 4 ماده ابتکار آقای خمینی نیست ما 4 ماده است که به تصریح امریکایی ها آقای کریستوفر که اون وقت معاون وزارت خارجه بود بعدم شد وزیر خارجه ئەو 4 مادە کە دریاگەسە مەجلسە ئێران کارە خومینی نەوگە کارە ئەمریکایەکان بووگە کلینتون داده بود با آقای صادق طباطبایی و ایشون داده بود با آقای خمینی به نشان این که ایشون وقتی اینها رو اعلام میکنه یعنی ایشون آماده است مسئله گروگانها رو بر طبق این شروط حل کنه که مجلس هم همین 4 شرط رو تصویب کرد که با اینکه من به مجلس نامه نوشتم به آقای خمینی هم نامه نوشتم که آقا این 4 شرط زیانهای اساسی برای ایران داره این مالی. بعد آقای رجایی در مسجد سپهسالار که شد بعد کردن مطهری سخنرانی کرد مجلس فاتح اینها بود گفت ما اون پیروزی را که با این ارتش به دست بیاید نمیخوایم
ئاغای ڕەجایی چوو لە مزگەوتە سەپەهسالار کردی و دوا بۆ متەهەری سوخڕوانی کرد ووتی ئەو دەستکەوتە سەرکەوتنەی کە بە ئەم ئەرتەشە بەدەست بێ نامەوێت. کام ئەرتەش؟ ئەو ئەرتەشە شاهەنشاهیە و ئەعلامە تەسلیمی کرد و خۆمێنی وتی ئینقلابمان برگەسەوە. توجه کردی؟ چرا فکر می‌کنی چه حرفی زدن؟ شما الان 8 سال به اینا نجنگیدن. بگونم 1-2 تا افسر 2 تا پاسدار که اینا بشاید گفت سردارهای جنگن. ئێژێ مەگەرەمانە 8 ساڵ شەڕیان نەکرد و دێهباشی ئێژێت بەنیسەت 2 دانە ئەفسەر 2 دانە پازدار کە سەردار شەڕ بن و ئینسانگەلە گەورەیەک بن لە شەڕە ئێران و عێراق نیشانی بدە. دێباشی جوا و ئەدات و ئێژێ دەی چەمران ئێژێ چەمران مردگە زیندوو بێژە ئێژێ دەی شوجاعەکان لە شەڕا ئەمرن دلێرەکان لە شەڕا ئەمرن ئێژێ دەی قسەی منیش ئەمەسە هەرکە کوڕە خاسە و تۆزێ غیرەتی تیابوو لە شەڕا کوشتیان یا دەریان کرد. ئەینە ئەو کارەی وا پارتی یەکێتی پەکەکە کۆمەڵە دموکرات بە ئەم خەڵکە کوردە کردیان ئەوەی کوڕە خاسە و ئەوەی وەخیرەت و کوشتیان. تەوەجۆ بکە دێهباشی کوڕە پازداری بیت ڕەهبەری ناتوانێت یەک سەرداری قارەمان لە سپای پازداران ناو بوات کە لە دەورانە شەڕا قارەمان و گەوە شەڕکەروگە گشتی کوژیاگە ئەمانەی ماگن و سەفەوی و سڵێمانی و خاقانی و تەمامی ئەمانەی کەمانەوە گشتی توفاڵەهای خومینی و دروزنەکان و نادروسەکان بوون کە تا ئەم دەقیقە ماگنەوە کە شەبەکەی گەوریە قاچاخ مەواد مخدر و تجارەتە سێکس و سایتە قومارخانە و تجارەتە کالا و حکوومەتە حەلیم و تەمام ئەمانیانە ئیدارەکردگە و فەسادیان هاوردە ناو سەرزەمینە کوردەوە لە ئەعتیاد بە مەواد مخدر تا ئەعتیاد بە سێکس تا نابودیە مطلقە ئەرزش و بەهاکانە جەهانە کوردی. ئینگلیسی هەنوو شتێکی هەست پێژە بریتیش ڤالیۆ ئەرێ کووا کوردیش ڤالیۆ چی پێهات بەهاکانە کوردی چی پێهات چێ دەبینی بردن. شخصیت سردار جنگی اسم ببرید. من شاید 20 تا بزنم مثلا یکی هم نمیتونی. یه اولیش همراه اون که باز زنده بگو اون که مدار بکن زنده شجاعان نمونه در میدان جنگ شهید میشن. بعد و قبول میخوام بگم که اینها یا کشتن هرکس غیرتی به خرج داد یا از کار چنان بیرونش کردند و تارما. ئەها ئێستا گەیتە قسەکەی دۆکۆمنتریەکەی BBC ئەحمەدی متەوەسلیانیان کوشت. ئەحمەدی متەوەسلیانیان کوشت نەچوو باوەڕی کردو ئەم شەڕە یا کوشتیان یا دەریان کرد یا منزەویان کرد یا لە بینیان برد. کێ؟ بیت خومینی. کردن که اصلا اسمی ازش نموند چون نمیخواستن پیروزی نظامی را هم نمیخواستن. چرا نمیخواستن؟ برای اینکه میگفتن که این ارتش اگر پیروزی بشه ئێژێ بۆ نەیانگەرەک بوو ئێژێ بابامانە سەرکەوتنی ئەسکەری و نظامیشیان نەگەرەک بوو دار و دەسەی خومینی و ڕەفسنجانی و خامنەئی و بۆ نەیانگەرەک و ژی بۆ نەیانگەرەک و ئێژێ لەبەرەوەی پشتیان وە جێگەیەکی تر گەرم و ئەو جێگە کێز بابا ئەمریکاس. بابا ئەمریکا وعدەی پێیانداگە کە عێراقیان بۆ ئەخەسێنن و سەربازە ئێرانی ڕواتە ناو بەغا و هەدەف هەرەمەوگەسە چون عێراق دژمن ئیسرائیلیشە و ئاخرین هەڵقەیە ناسیۆنالیزمە عەرەب لە بین بوون چون لە بەرامبەر یا حافظ ئەسەدیان دانیاگە هەمان نەحلەیە ناسیۆنالیستی حافظ ئەسەد بەچە خۆیانە. بعد میشه سرخر این رژیم مزاحم میشود. خودش دیگه حکومتی نبودش که بشه براش. اونها این جور دیگه‌شی می‌خواستن. اونها به این فریب خورده بود. حتی من با آقای خمینی خمینی ئەم کڵاوە ڕیوە سەری حتا من وە خمینیش وتم کامە کڵاو ئیسە باسیەکە کامە کڵاو ئەمەی خۆ من نەژمی خۆمی تر تەحلیل نییە ئەمە فەکتە وا ئاغای ئەبولحەسەنە بەنی سەدر ئەوڵین ڕئیس جمهورە دەوڵەتە شیعەیە ئینقلابیە ئێرانی ێژیتی ئەمەی خۆ من تەحلیلم نەکرد ئەمە قسەی ئاغای بەنی سەدرە خمینی خەڵەتیا و بەچی خەڵەتیا و باسەکەیسە سر توضیح دادن و عرفات هم آمد بهش توضیح داد که آقا فریب نخورد شدنی نیست. آقا این خیال رفت تو ذهنش که ریگان بوش که زد و بند میکنن با خب ئێژێ عەرەفات هات بە خومینی وتی کاکە نەخەڵەتەیە ئیمکانی نییە ناکری چی ناکری فەتح بەغا ناکریت نەخەڵەتی
ئێژێ خومێنی وا خەڵەتیا و بەنیسە دروایژی نایژە خومێنی هەر لە ئەوڵ ئەوان دروستیان کرد و ئەوان هاوردیان و ئەمان خەریکن سیاسەتەکانی تەڕاحیەکەن خومێنی خەڵەتیا و ڕێگان و ئەوان قۆڵیان پێدا و ئەسلحەی پێبن بڕوا بەغا بگرێ کە ئەسلحەیان پێدەن لە تەریق ئیسرائیل و ئەسلحەیان پێدەن بارهای بار لە تەریق ئیسرائیل و ئەسلحەیان پێدەن و لە هەر کوێیەکە سەدام زۆر ئەگری ئەهن لە سەدام تا سەدام وادارەکەن چون ئەوێنن دەوڵەتی ئێرانی چارە عێراق ناکە خۆیان تێنە مەیدان و کە عێراق وادارەوە تەسلیم و مساڵحە بکەن اجازه بدن تا ادامه با بنی صدر اونها گروگانها رو با اون میشه رئیس جمهور به ایران اسلحه میدهند اینها با اسلحه کافی چون عراق را هم اسرائیل باش بده و چون عراق تک اسرائیل خراوه و اسرائیل قینی لعراقه امان اتوانم رو فتح بغا بکن اسرائیل شکست میخوره ایران عراق شیعه سوریه هم که دست علوی هاست لبنان هم که هم دست شیعه هاست ایران عراق شیعه سوریه کواله جێرە دەسە عەلەویەکان وا تۆ دی دەوڵەتە ئێرانی چۆن هێزی بردو لەگەڵ بەشارە سەدا کەوتە سەرکوبە ئینقلاب سووریە و ئیستە سووریەش وا لە کاسەیە عێراق شیعە دەوڵەتە شیعەیە ئێرانی عێراق شیعە سووریە عەلەوی و لوبنانیش وا لە کاسەمانە کەمەربەنە سەوز شیعە و خلافەتی ئیسلامیە خومێنی یعنی خلافەتی یەهودیە شیعە دروزەکری هێزە پرۆکسی یەکێتیە نیشتمانی پەکەکە و ئەحزاب و منتەسەب بە کوردیش لەگرام موجودن خەریکن کارەکەن تام داستانە بعدەن بۆ هلالە شیعە لە کەیوە دانریاگە لە ئاغازە ورودە خومێنی بۆ دانانە دەوڵەتی ئێرانی دانریاگە و ئەمریکا هەدەفی ئەوە هەر لە ڕۆژی ئەوڵ و ئەمریکا هەدەفی ئەوە گەسە ئیستە ئێژێت کەمەربەندە سەوز کێباری ئەوڵ وتی ئاغای سالیڤان سەفیرە ئەمریکا لە ئێرانە بارە ئەوڵ کەمەربەندە سەوزە شیعە بەحسەکە بە خلافەت خومێنی هم دست آقای حافظ اسده میشه کمربند شیعه وسط دنیای اسلام شرق و غرب دنیای اسلام لەناوەڕاستی دنیای ئیسلامە شەرق و قەرب ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵاتە دنیای ئیسلامە کەمەربەنێکی سەوزی شیعە دروست ئەکا ئەمریکا از وسط این کمربند گرفته که تمام ذخایر مهم نفتی هم در این منطقه است که تمامی ذخائری گەورەی نفتی وا لە منطقە میشه حاکم دنیای اسلامی در نتیجه ایران ئەوێتە حاکمە دنیای ئیسلام عرفات آمد بهش گفت که این خوشخیالی است اگر به شما گفتم و شما باور کردید که میگذارن پای سرباز ایرانی به بغداد برسن عرفات و خومێنی وتی ئەمە خۆشخیاڵیە ئای خومێنی کە تۆ پێت وایە جیهانە عەرەب تێڵێت پێی سەربازە ئێرانی بگاتە بەغا ئەمە خۆشخەیاڵیە نەکە ئەوەی سەرێژی تیژە عەرەب هات بە خومێنی وت ساڵ 59 مەکەم کارە مەکە ئەربابە ئەمریکایی کڵاوی نیاگەسە سەرەدا لە گراسە دوای ئەم ئەتفاقاتانەسە وا دەوڵەتە عەرەبیەکان لە ترسە فتح بەغا تەوەسۆتە ئایەتوڵای شیعە کە جنوب عەرەبستانیش کە شیعە نشینە نەفتەکەی لە دەست ئەداوە قسمەتە نەفتیەکەی عەرەبستان جنوبی عەرەبستانە تێن حمایەت بکەن لە سەدام حوسێن هەرو سەلانە کشوەرە هەشتەی و عەرەفات تەکیانەتی و بە ئێران هشدارە دەن ئێژن گۆڵە ئەمریکان نەخۆی ها ئێمە نایاڵی قاچە سەربازە ئێرانی بکەوێتە بەغا پس ئەمریکا گەرەکیسی بەغا تەوەسۆتە سەربازە ئێرانی بگیرێت تا کەمەربەند شیعە دروست کات تو چه جلسه این صحبت مطرح شد کی بود شما ئەمە بەنی سەدرم قسانەکە وا خومەینی وا لە بەهمەنە 57 مجاهدین خەلق و فەدایان چوون و مجاهدین خەلق چوو سەفارەتە ئەمریکای گرت بە ئیبراهیم یەزدی و بە هێزە کۆمیتە چۆری پێیان کرد تا لە 11 ئابانە 58 دانەجویانە پەیڕەوە خەتە ئیمام تەحت ناوە حملە بەلانەیە جاسووسی سەفارەتە ئەمریکا بگرن و ڕواڵەت دەوڵەتە ئێران بێتە دەوڵەتە زدە ئەمریکایی تا بەمڕۆژ دامەدەن هەر ئەو وەختە ئەمریکا بە ئێرانی وتکە بڕۆ بەغا بگرە بڕۆ کەمەربەندە سەوز شیعە دروستکە بەنی سەدرێژێ خۆی ڕئیس جمهورە و دەوڵەتە بووگە
عرفات دو دفعه که با چیز آمد، با اون سران 8 کشور آمد و حالا احتمال زیاد. خب ئێوەی سەرگوێتان پێ بوو کە عەرەفات بە خومەینی وتی وڵاتە عەرەبیەکان نایەڵن سەربازە ئێرانی پای بکەوێتە ناو بەغا. با من کۆرنۆمەتری شەڕە ئێران و عێراقتان وە بیر بێرمەوە. لە سەرەتای شەڕە عێراق گەلێکی و تاران بگرێ نەیتوانی تا خوڕم شەهر هات دای بە عەرزە. شەڕ چوو هات و چوو تا ئەوەی کە عێراق حتا دوای فتح خوڕەمشەر حاضر بوو کە غرامەتە 100 ملیارد دۆلاری بە ئێران بات و وڵاتە عەرەبیەکان بۆیان پەرداختە کرد. ئێران حاضر بە ئاتەش بەس نەبوو. ئەوەسە ماجرای ئیسرائیلتان دی، ماجرای ئەحمەدە متەوەسلیان و ئەوەی کە دەوڵەتە ئێرانی لە ئیسرائیل چەکەسێنێت. سەدام حوسێن ئەمەی وتو خومەینی ئەم نەمایشەی خستە ڕێ، یعنی ئێمە زدە ئیسرائیلین و یەک فیشەکیشی بەرامبەر بە ئیسرائیل نەتەقاند و گەڕاوە. و ئاغای ئەحمەدە متەوەسلیانیشی کردە قوربانیە ئەم جەریانە کە ئێمە زدە سەهیۆنیستی بووین و دەوڵەتە سەدام حوسێن موافقەتی کرد کە لە خاکە عێراقا بە شەرتە مساڵەحە عبورکەن و بڕۆن شەڕە ئیسرائیل بکەن و ئێرانیەکان نەیان کرد، یعنی دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێران. تا ساڵە 64 ئێران یەکسری بەرتری پیا ئاکات، یەکسری مەناتق عێراقە گرێت وەکو جەزایرە مەجنون، وەکو فاو. ناگەهان ئەرتەشە سەدام حوسێن لە ساڵە 65 دووبارە تەجهیزە کرێت و لەلایەن اتحاد جەماهیرە شەوروی میگە 21 ئەگرێ، هەواپێمای سۆخۆی 17 ئەگرێ، تانکەتی 75 ئەگرێ و قدرەتمەندترە بێتەوە. تاکەی ئێران فشاری بۆ تێت، ئامریکا واردە مەیدان ئەوێت کە سەدام حوسێن وادارە بە تەسلیم کات. بۆیە نەمایشە شەڕە زەرگەڕیە شەڕە نەفتکەشەکان تەکە ئێران ئاخاتە ڕێ. هاوکاتە لەگەڵ ئەمە فشارت جدیە کە بۆ عێراق تێرێ ئەیدا ئەدا لە بەزاهر لە ئێران خەریکت هۆشدار بۆ بەرەو عێراق هەنێرێکە عێراق واردە مساڵحە دوێ ئەنا ڕلوولەی تفەنگەکانیشی بەرەو عێراق ئەگرێت تا عێراق کۆتا بێت. ئەم نەمایشە ئەوێت بە وەجهول مساڵحەکردنە هەڵەبجە. جا سایتە BBC لە وتن وەقایع شەڕە ئێرانە ئەگاوتە سەر مەقتەع هەڵەبجە کە من ئەم تیکەیە مەقتەع هەڵەبجەتانە بۆ ئەخوێنمەوە. لە سایتە BBCە نووساگە دەورەی 12 مانگەی ئینسداد، 12 مانگە کە هەچیشتە بەسیاگە، نە کەسێ ڕواتە بەر و نە کەسێ تێتە دواوە. کەیە لە پایانە عملیاتە کەربەلای 5 لە دواهاتنە عملیاتە کەربەلای 5 لە ئەسفەندە 65 تا دەستپێکە عملیاتە وەلفەجرە 10 یعنی فتحە هەڵەبجە لە منتەقەی کوردستان و لە ئاخر زستان ساڵە دواتریە، یعنی تقریبا 1 ساڵ نە ئیران پیشرەویە خاصی دەرخاکە عێراق داشت و نە عێراق دەرخاکە ئێران، نە ئێران توانی بڕواتە بەرە و نە عێراق توانی بڕواتە بەرە و لە خاک یەکتریە. ئیران در ئەواخر زمستان 1366 یعنی 6 ئەسفەندە 1366 تەلاش کرد بەرای شکستن بنبست پیش آمده در جبهه جنوب با انتقال یگانهای اصلی تک کننده سپاه از جبهه جنوب به جبهه کردستان راهی به سوی تصرف شهرهای سلیمانیه و کرکوک عراق بگشاید. ایران بخاطری اوی که ام انسداد ام بستنه لجبهه جنوب هست ریگی بکاتوا بو پیشچون لخاک عراقا به بیانوی فتح سلیمانی و کرکوک. توجه بکن قصه خیلی مهمه، بروین سلیمانی و کرکوک بگرین. ڕووی کردە جبهەی کوردستان و هێزی برد. ئێمە لە دادگای قیامەتیانە هەڵەبجە سابتمان کرد بە بەرچاوە هێزە ئەمنیەکانە عێراق و خەریک بوون جادەیان ئەکێشا بەسیجیەکانە ئێران بە بوڵدزر و حتا ئەحماوە ناوە دڵ هەڵەبجە، جادەیان کێشا و یەک ئەفسەرە عێراقی واکۆنیشی نیشان نەدا. لە دادگای قیامەتیانە هەڵەبجە خەڵکە هەڵەبجە کە ئاشکار ئەوێنی دەوڵەتی ئێرانی گەرەکی حەملە بکات ڕوە داواکە ئەسلحەمان پێبەن لە خۆمان دفاعکەین حتا بنەماڵە سەردە دەوڵەتەکان. دەوڵەتی عێراق هێژە غەڵەتتان کردانیشی نێمەتان پارێزین. بە شاهدی خەڵکە هەڵەبجە سەربازانە دەوڵەتی ئێران بە لەعل و هاتنە ناو شارە هەڵەبجە. بە شاهدی خەڵکە هەڵەبجە ئەرتەشە عێراق هیچ مەقاومەتێکی جدی نەکرد. بە شاهدی شاهدانە قیامەتیانە هەڵەبجە هێزە یەکێتیە نیشتمانی، هێزە حرەکەتە ئیسلامی،
حزب سوسیالیست و بەرەیە کوردستانیە کە دروستکریا و یەک نەفەری بە گازی کیمیایی لەبین نەچوو چون هەمویان ماسکیان بوو و دەرزیان بوو لە خۆیانیانەدا وەلی خەڵکە هەڵەبجە کوژیان. هەر لەو دادگا ئێمە بەم نەتیجە گەین چەکە کیمیایی بۆ دروستکردنی وەحشەتە نە کۆمکوژی چون ئەگەر سەدام حوسێن گەرەکی کۆمکوژی وایە ئەو خەڵکە وا پەلاماری ئەو شاخەیدا بوو بە هەلیکۆپتەرێک و بیکەیسیەک دەیان هەزاری لێ ئەکوشتن وەنەی کرد هەر لەبەرەوەی تۆقاندنێکی تیا بێت بە شاهدیە خەڵکە هەڵەبجە پرد زەڵم سلێمانی حەمەی حاجی مەحموود تەقاندیەوە و یەک ئەرتەشە عێراقی مەوجود نەبوو حتا سلێمانی و ئەمە دەوڵەتە ئێرانی بوو جادەی سلێمانی هەڵەبجەی دابووە بەرە تۆپ و فرێک لە خەڵکی هەڵەبجە بە تۆپە دەوڵەتە ئێرانی کوژیان. سوال ئای BBC ئای فەرماندەهانە سپای پاسداران بۆ تا سلێمانی نەچوون؟ فەرماندەهانە یەکێتی بە خەڵکیان وتو خەڵک هاوکاریمان بکەن ئەڕۆین کەرکووک ئەگرین و کوردستان ئازاد ئەکەین کەچی لە هەڵەبجە وەستان و تەکانیان نەخوارد. یەک مقاومە لە بەرامبەرە هێزە ئێرانیە نەکریا یەک ئەرتەش نەبوو ئەرتەشە عێراق نەبوو کە لە مقابڵم هێزە بڕوات تکنیکەکەی سپای پاسدارانش کە عێراق هێز ئەکێشێتەوە لە جنوب بۆ کوردستان اتفاق نەکەوت عێراق یەک سەربازی نەهاورد یەک سەربازی نەهاوردە جبهەی کوردستان فەرامۆشیشی کرد کەچی دەوڵەتە ئێران لە لای دەربەنیخانەوە وێسیایی تر هەڵەبجە و خوڕماڵ و تەوێڵە و ئەوانەی گرت و وێسیا شیمیایەکەی هەڵەبجەی بەسەر خەڵکە هەڵەبجا هاورد خەڵکە هەڵەبجەی بە شیمیایی و بە لە دەستدانە مۆڕاڵ و بە وەحشەتێک و برد تا کرمان کەنگاوەر کرمان سەقز گێڕانی بە تارانە خەڵک بیان وێنێەوە خەڵکی ئێران بتۆقێ خەڵکی کرمانی هاوردە ناوە وێزگەکانە قەتار بە گوڵ و شیرینی ئەم خەڵکە پەشۆکاوە بریندارە کیمیایە بوێنن بتۆقن هاوکات لە تارانە مانۆڤرە شیمیاییەکە بۆ تا لێو دوا ڕەفسنجانی بێژێت سەدام حوسێن وای کرد بە خەڵکە خۆی ئەی ئەگەر بمبێکی وای لە ئەسفەهان و لە تەورێزبایەکیمان بکردایە دەوڵەتە ئێران وا لە زەعفە مطلقە و ئامریکا تەحمیل ئەکا بە سەدام حوسێن کە سەدام حوسێنیشی مساڵحە بکە و بۆ خاتری ئەوەی سەدام حوسێن پێی سەختنەوێ وە چۆل مساڵحەیان کردە هەڵەبجە کەواتە حیج نیەتێکی سیاسی بۆ دەوڵەتە ئێرانی جێبەجێ نەبوو نە کەرکووکی گرنە سلێمانی گە هەر لەوێ دانیشت تا خەڵک هەڵەبجەیان کوشت. ئاغایانە ئەحزاب کوردی نەیان هێشت یەک نەفەر لە خەڵکە هەڵەبجە دەرچێ تا خەڵکە هەڵەبجە قوربانی لێگیریە تا ئەم خەڵکە تۆقی و هەڵەبجە کە لەو لەحزە بوون و قیامەتیان و مۆڕاڵ و ئەخلاقیان لە دەستدا تا ئیستەیشی لەگەڵا بێت وایەن بەسەر بێت تا بێتەوە وەجه و مسالحەی سوڵح. دادگای قیامەتیانە هەڵەبجە ئەمە بە وردی باسەکە جا بێمە سەر تاریخ زەعفە دەوڵەتە ئێران لەم شەڕە. هاوکاتە لەگەڵ ئەمە دەوڵەتە ئەمریکا ئەدا لە هەواپەیمای ئێرباسە ئێرانی لە 12 تیرە 1367 وەلێ بابێنە سەر تاریخ 67 هەرو وەختەی وا ئێران ئێژێ چوم هەڵەبجەم گرت تا جبهە بکەمەوە لە 28 فەروەردینە یعنی 27 ڕۆژ دوای هەڵەبجە لە 28 فەروەردینە سەدام حوسێن فاو ئەگرێتەوە لە 4 خردادە 1367 مناطقێک کە لە عەمەلیاتە کەربەلای 5 ئێرانیەکان گرتیان و سەدام دووبارە ئەگرێتەوە لە 4 تیر جەزایر مەجنون و حورالعەزیم ئەرتەشە عێراق ئەگرێتەوە ئەمە تا ئێستا هەڵەبجەوا لە دەستیانە یەک دانە سەربازی نەورگە ئێرانیش زات ناکە ئەو لەگرا حورالعەزیم و جەزایرە مەجنون و فاو لە دەست ئەدا ناڕوا سلێمانی بگرێ ناڕوا کەرکووک بگرێ 21 تیر ئەرتەشە عێراق تێتە ناوە خاکە ئێران دووبارە عینە خۆش ئەگرێت مووسیان ئەگرێ جنوبی دهلۆڕان ئەگرێت فەرماندەهیە قەرارگاهە نیروگەلە مسلحە ئەرتەش جمهوری ئیسلامی لە دهلۆڕانە تەسەڕف ئەکات و حیسیەتە ئەرتەشە ئێرانەوات 27 تیر قبوڵە قەتنامەی 598 لەلایەن ئێران 31 تیر 2 ڕۆژ دوای قبوڵ قەتنامە عێراق حملە ئەکاتۆ جادەیە حائلە بینە ئەهواز خڕەمشەهرە ئەگرێ و خڕەمشەهر دووبارە محاسرە ئەکاتەوە وە خۆی تێتە دەرەوە دوای ئاگر بەسەکە
شەلەمچە تەلایە فەککە مهران مەیمەک سومار نەفتەشار خسرەوی قەسر شیرین و بەخشێ لە دەشت زەهاو هەنوو زووە لە ئشغاڵە ئەرتەشە عێراقا. ئەرتەشە عێراق کەی ئەمانە تەسویەکە؟ ساڵە 1369 لە کاتە حملەکەی کوێیتە و جەهان حملەیە کاتە سەدام حوسێن. ئەرتەشە عێراق تەسویەکە. ئەمە هەمان عێراقەوە جەلالە تاڵەبانی دەسماڵی ئەگرتە دەسۆ لە حرەمە خومەینی ئەگەڕیایی و باوکم مردگە. ئەمە هەمان عێراقە و دەیان 1000 کیلومتر خاکە ئێرانی لە کۆنتڕۆڵاوە. هەمان عێراقە و بابە ئەمریکا عێراقی وادارە بە مساڵەحە کرد دەی عێراق ئەیتوانی دووبارە تا تاران بڕواتەوە بۆ نەچوو بۆ سۆڵحی کرد بۆ دەوڵەتە ئێران بێ تەقاندنی یەک فیشەک 24 تیر 1367 ئەگەر اشتباه یا 26 تیر هەڵەبجە تەخلیەکە بێەوە یەک فیشەک بەرامبەری بتەقێ کەچی سەدام حوسێن لە ژێرۆ حتا خڕەمشەهر و ئەهوازە چێتۆ دووبارە. کێ نجاتە ئێرانیدا؟ بابا ئەمریکا. ئیستاتان گەڕێنمە سەرە داستانەکە. عەرەفات وە خومەینی چی وت ساڵە 59 وتی ئەو وعدە پێتیانداگە سەربازە ئێرانی قاچ خاتە ناو بغا غەڵەتەکەی خۆشخیاڵیە عەرەبەکان نایەڵن. ساڵە 2003 کێ قاچە سەربازە ئەمریکای ئێرانی خستە ناو بغا؟ ئەرتەشە ئیاڵاتە متحدەی ئەمریکا. سەدام حوسێنی بۆ خست سەربازە ئێرانی و سپای قودس و هێزە پرۆکسیە سپاهە قودس بەدر و فەیلەق و کتائب و یەکێتی و پارتی قاچیان خستە ناو خیابانەکانە بەغا. عێراق دوودەسی دەریا تەحویلە دەوڵەتی یەهودی ئێرانی. کەمەربەندە سەوزە شیعە تەکمیل بوو. داعشیان دروست کرد تا بەشار ئەسەد لەسەر دەسەڵاتە بێڵنۆ و هێزە ئینقلابی سووریان پێکوتا. ئێستا کەمەربەندە لوبنان سووریە دەوڵەتە شیعەیە عێراقیە بە چ دەوڵەتە ئێرانە بە چ دەوڵەتە ئەمریکا مەوجودە. دە ئێستا تۆ لە هەورێر و سلێمانیا وای تژێر دەسە کێ؟ ئایندەت بە کێ بەسی ئاگەسۆ؟ بە ئەربابە نۆکەرانە ئەربابە ئەمریکایی لە تارانەوە. ئەمانە بۆچی هاتگنە سە هەولێر و سلێمانی؟ بۆچی هاتگن لەگەڵ بەچەکانە تاران بغا؟ ئەمانە ئەربابە ئێرانی ئەمریکایی هێشتگیان لە تەوازۆنە. ئەمانە قەرارە ئێوە وا پێ بکەنە کە تارانیان وا پێ کردگە. وا وتم ئیستە کاورا کەڵەگایەکیان دانیاگە ژن ئاوس ئەکات تا مناڵەکانی بفرۆشن. بەرنامە چییە؟ دەوڵەتە ئیمپراتوریایەتی یەهود دروست ئەکەن و ئەم سەروبەندە هەنە گۆڕانە. ئەم گۆڕانەی کە تۆ ئەیوێنی سوپا ئەگرین و ئیسرائیل لێ ئەدات و خوا هەڵی ناگرێ و ڕژیمە عێراق کڵاپسی کردگە. عێراق کڵاپسی کردگە، فیلد ستەیتە، دەوڵەت ناتوانێت تەشکیل بە. کێ ئێشێ ئیدارەیکە؟ دەوڵەتە ئێرانی. ئێمە چکارەین؟ ئێمە هێزە پێپەتی زۆر و بۆری بێ هەمە چیزی کوردی قەومین وا دەوڵەتی ئێران نجاتمانەدا کە شەڕمان پێ بکات ئیمپراتوریەتی یەهودی بۆ دروستکەین. نە خیرەتیشمان ماگە، نە ئابڕوومان ماگە، نە شەخسیەتمان ماگە، نە کەرامەتمان ماگە. دەمە قۆپان و کەواپانتۆڵ ئەکاتە بەرمان شەقە دنیامان پێ ئەوەشێنێ کە کوردە قارەمانین کەچی حتا بنە دندان فاسدین و نۆکەرە دەوڵەتی یەهودی ئێرانی. ئەوە دەوڵەتە ئەمریکاییەکە بووە من بە فەکت بە ئێوە سابتم کرد. لذا ئەو ئایندە بۆ ئێمە تەسەور ئەکری ئەمە سەوا پێتانەموت. ئەوانەی وا لە بەغاو لە هەولێرا دانیشتگن دەستنیشاندەی دەوڵەتە ئەمریکایی ئێرانین بۆ نابودیە مەردمە ئێمە و ئێمە دەبێ نابودیان کەین. لای ئێوە خۆش.